خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ ئەم شەو لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕەمەی ئەم شەوتان پێشکەشەکەین. ئێستا قەیرانێکی نوێ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هاتۆتە پێشەوە. گرفتی دارایی و موچە و سیاسی گەیشتۆتەوەی ساڵح موتڵە گەڵێ مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان هەیە و ئەوان دوژبنی دەرەچیان نییە بەڵکو حزبەکان خۆیانن. لە ماوەی ڕابردوودا ئەوانەی کە خەمخۆری ئەم نیشتیمانن ئەگەر چی زۆر جار بە زمانێکی زبر و ڕەقیش ڕەخنەکانیان ئاراستە دەکەن، بەڵام وتیان ئەگەر بێت و یەک ڕیزیەکی نیشتیمانی نەبێ و ئەم سیاسەتە بەردەوام بێت، ئەوە دۆخی هەرێمی کوردستان دەگاتە دۆخێکی چەقبەست و پڕ مەترسی و ماڵوێران کرد. ئێستا هەرێمی کوردستان جگە لەوەی نەیتوانیوە قەناعەت بە خەڵکی کوردستان بەشێکی زۆری خەڵکی کوردستان بکات لەبارەی موچە و ڕێکەوتنەکانی لەگەڵ بەغداوە، دۆخی هەرێمی کوردستانیش لە ئەنجامنەدانی هەڵبژاردن و ئەو دۆخەدارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە گرفتێکی تر و مەترسیەکی تری بۆ دروست کردووە. لە سەردەمی ئەوەی کە کورد یان ڕاستتر بڵێن یەکێتی و پارتی بە دوو تیزاهی جیا لە بەغدا بوون، ناوەندی ستاندەر باسییان لەوە کرد کە ئەمە مەترسیەکی گەورەیە، بە تایبەت گەڕانەوەی مەرکەزیەت بۆ عێراق زۆر مەترسیە بۆ هەرێمی کوردستان. بام شەو برسیارکەین بزانین ئەم مەترسیانە چین و ڕەوانەوەی ئەو مەترسیانە چی دەبێ ئەگەر هەرێم و بەغدا نەگەنە ڕێکەوتن ئایندەی ژیانی ئەو خەڵکە بەرەوکوێ هەنگاو دەنێت. لەگەڵ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق سەرنووسەری دەستگای ستاندەرد و چاودێری سیاسی لە هەولێرەوە گفتوگۆ دەکەین. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز مامۆستا مەسعود. مامۆستا سڵاو لێبێ، ئێوارە باشم کاتت باش. زۆر سپاس دەکەم، ئێواری ئێوەش باش. ساغ بن هەربژی مۆفەق بن ئینشاڵڵا. مامۆستا پرسیاری ئەوە بکەم کە من کەمتر لە ساڵێک یان ساڵێک زیاتر لەگەڵ جەناب تا پرۆگرامێکمان هەبوو هەر لێرە لە پانۆراما باست لەو مەترسیانە کرد. ئێستا چەند لەو مەترسیانە تەطبیق بوو جێبەجێ بۆ و ئێمە ئێستا بەرەو مەترسیەکان نین، لەناو مەترسیەکانە ژین. بەناوی خوای گەورە و میرەبان، پێم وانیا و کاتیش کە قسەمان کرد لەو باری دۆخی ئێستا عیلمێکی زۆری ویستبی، یعنی زۆربەی ڕەوشنبیران و دۆستان و خەڵکی حەکیمی چ لە دەرەوە چ لە ناوە دەیزانی وەزعەکی وا لە پێش ئەو دەسەڵاتەیە بەجێرەی جۆری حکمی، جۆری بیرکردنەوەی تێگەیشتنی لە واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان، یان لە بەڵگەنامەکان یان لە لێدوانەکان، بەڕاستی دەسەڵاتی کوردی ئەو سەردەمەی نییە. یعنی ئەگەر تووسی ساڵی ڕابردوو تەماشا بکەی هەمووی بە قەیران داهاتیە، قەیران لەسەر قەیران، قەیرانەکانیش سەرچاوەکانی هەموو خۆیتی دەسەڵاتی کوردی. مەبەستی دەسەڵاتی کوردی خزمەتی کوردستان و قەزەی وەتەنی نیە. ڕاستی ئەو ئامانجەکانی ئێستا دەرکەوت، یەکەم جار شەڕە حیزبی بوو، دوایە لە ناو حیزبیش بووە بنەماڵەیی، دوایە لە ناو بنەماڵیش ئێستا بیتە خانەوادەیەکی زۆر بچووک، ئیتریش لە بۆ خانەوات دەکرێت. باقی خەڵکی تر تەنها ئەرک و بارگرانی کەوتۆتە سەرشانی لە باج و خەراج و خوێن ڕشتن و ئارەقەکردن و بێئاوی و مەحروم بوون و یعنی نیزامی کوردستان بووە نیزامێکی تەبەقی زۆر زۆر خراپ. تەمان کە وای لێ دێ نەیەکرێزی معنای دەمینێ، نە هاریکاری بینی دەسەڵات و میلەت وای لێ دێت، چونکە لە جیهاندا تەجروبە هەیە مادام سەرکردایەتیەک لەگە میلەتەکە خۆی ناتەبا بوو ناچارە دەبی سەر لە بۆ ئەولا شۆڕ بکە. یعنی ئەوە قاعیدەیە، ئەوە لە کوردستان نییە، لە هەموو دنیا وایە. بۆی ئەو ئیشانەی کە دەسەڵاتی کوردی کردیتی ڕاستی ئامانجەکی وەکبرێ سەرنجامێکی زۆر منطقیە ئێستا کەوای لێ هاتیە. یعنی هیچ تەحلیلی ناوێ، تەفسیری ناوێ، و هەقوێ ڕەوشنبیران و مامۆستای ئاینی و مامۆستای زانکۆ کە سەر بە دەسەڵاتن دەبوابی ئەوان یارمەتی دەری ئێمە بێن، وەکو ئێمە چۆن بە دڵسۆزی و بەڕازگۆیی بەو دەسەڵاتەمان گۆ وێنەی ئەو ڕۆمان پێپشاندان، دەبوابی ئەوانیش ئەوها یارمەتی دەرمان نەک هەڕیان خەرەتێنن لە پێناوی هەندێک پارە و پول و پۆست و مەسلحەتی تایبەتی. ئەو بەداخەوە هەر دەسەڵاتی کوردی ئەوە کارە باشمان بڕە بەداخەوە. ئەی مامۆستا کارەبا
دەستی لە پشت بوو بلەو کاتی بەرنمەیە کارە با بڕە والله ئەوە ناوەڵار کارەبای عامەوە ئەتیاتە لە کوردستان ڕاهاتوین ینی نامۆ نییە گەر هاوکارانم و مایکەی مامۆستا چاک بکەن بزانین گرفتەکەی چییە هەڵبەتە ئێمە لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیەەوە هەموو ئەو ڕەخنانەی یان لەو مینبەرە ئازادەوە ئەوەی کە دەگوترێت لە پێناو چارەسەرکردنی کێشەکانە لە پێناو بە ئاگاتنەوە و ڕێخستنەوەی بۆ ئەوەی کە بتواندرێت کە ئاوڕێک لەو دۆخە بدرێتەوە جددی ینی نەوەک لەسەر ئەو پرسە بە زۆرێک بێت کە ڕۆیشتن لەسەر غەڵەت 2000 کارەساتی لێ ئەکەوێتەوە کۆی کە بەشێک لە باوادری کارەساتەکان ئێستا لە هەرێمی کوردستان دەرکەوتون ئێستا بۆ نمونە ئێمە شەو ڕابردوو گفتوگۆمان لەسەرەوە کردووە کە ئێستا نیو لیست ڕاگەیەندراوە ینی خەڵک پرسیارەکە بۆچی ناتواندرێت کە بە داهاتی ناوخۆ بە ڕێخستنەوە و تەنزیمێک بکرێت دوای ئەوەی کە 2 مانگە موچە دابش نەکراوە موچەی مانگێک کە ئێستا مانجی 8 بەڵام لە مانجی 6 ینی موچەی مانجی 6 بەسەر موچەخۆر و فەرمان بەردابش بکرێت چکە ئەمە پەیوەندی بە بازاڕەوە هەیە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە پەیوەندی بە ماڵ بە ماڵ و تاک بە تاچی خەڵکی کوردستانەوێن چکە ئەگەر کەسێک دوکانداریش بکات بازاری لە بازار بێ بژێوی ژیانی لەسەر دوکانێکیش بێ خۆگەر کەسێک موچە وەرنەگری بەچی بچێ جلوبەرگ بکڕێت یان مەسەلەن پێداویستی ڕۆژانەی خۆراک بکڕێت یان مەسەلەن ئەگەر بێوێت داوەتێک بکات سوزانم ینی کۆمەڵشتی لەو بابەتە جاگەر مایکەکەی مامۆستایان چاکرد بێت و کارەباش هات بێتەوە گفتوگۆکە بەردەوام بکەین لەسەرەوەی کە مامۆستا ئەگەر بیژمێرین چەند قەیران ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوەکو بۆچوونی بەڕێزت خۆی ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبتەوە سەرچاوەکەی دەسەڵاتی کوردی خۆیتی ینی جێ لە گەورە پیاوانی جیان ڕابگرن راپۆرتی نەتەوەیە گرتووەکان خۆ بلاسخار دۆستی کووردا یان راپۆرتە نێودەوڵەتی ڕاستی پێ برێم نزیکەی 14 ساڵ دەبی یەک راپۆرتی نێودەوڵەتی بە باشە لە هەرێمی کوردستان نهاتیە یعنی ئەگەر من ئەو قسەی دەکەم ئەگەر هەرێمی کوردستان دەوڵەت وایە ئێستا دەخرا بەندی حەوت لە سزا ئەوی کات خۆی کە عێراقی خراهەیە سەری بەڵام لەبەرەوەی دەوڵەت نینە بەس راپۆرتی وادێ کەواتە دەسەڵاتی کوردی خۆی سەرچاوەیە ینی ئێستا بۆ نمونە چەند خراپە و ناخۆش شەو قسەی دەکەم هەر کێشەیەک لە بینی ئێرە و بەغدا هەبوو پێشەوەی کێشەبی لەگە بەغدا کێشەی ناوخۆ بوو بۆ نمونە نەوت ئەنی لەو کاتەی نەوت دەرچووە هەتا ئێستا لەو کوردستانی هەرچی گۆتیبیشی دەزانم ڕاز ناکە ینی پەرلەمان نەیدەزانی چییە مدعی عام یان ڕای گشتی کەس نەیدەزانی چییە ئەم بەبیرم دێ وەزیری نەوتی عێراق شارستانی ئەو کاتی گوتی کاکە ئەو نەوتەی کە ئێوە دەینێرنە دەرێ شەفافیەتەکەی بەس بیدەنە پەرلەمانی کوردستان ئەمە ڕازیم ئێنەیاندایە یعنی هەرچی هەیە لێرە ینی چێڕێی لەمەگرتیا ئەمە دەستورەکمان هەبواە چێڕێی لەمەگرتیا هێزەکی چەکداری دوور لە حیزبیمان هەبواە ئەخکاکەوە دەستور ڕێنادا ئەنی ئێستا دەستوری عێراق حیزبی چەکدار ئەسڵەن هەر ئیجازەی پێنادا ئەتو لە باتی ئەوەی هێزەکانی خۆت یەخەی چووی هەستا هێزی ڕۆژ دەینی هێزی کوردستانی ئێران کۆمەڵە خەرکەی جوانی لێت و هێزەکی ناشرین دەینی و موچەی دەیە کەس نازانی لە بۆچی بەکاری دەینی ئەتو ئەوە نێسکی 428,000 چەکدار تەیە ئەوجە دەبی خەرک بە پارە نظامی سیکوتەری و ئەوانە بگری و بە پارەی خۆی پارەی بداتێ حیمایم کە یعنی ئەوە چ زۆرە نیزامێکە بەڕاستی ینی کەس تێ ناگاوە چیا ینی لەبەر هەندێش خەڵک دوعای دەکا ئێستا دوێنێژ لە جومعی مامۆستا هاواری کرد خوایە چاچەن ئەگەر چاک نابن یاڕەبی لە کۆرمانکەی و ئەو هەموو خەڵکە دیسان هاواری دەکرد یاڕەبی ئامین یعنی لە هەولێریش مامۆستا دیارە خەڵک زۆر بێزار لە هەولێریش بەڵێ ئاین لە هەولێر بوو خەڵک دەیگوت ئامین لە هەولێریش بەڵێ بەڕێ لە هەولێر لە بادینە لە هەموو شوێنە خەڵک دوعای دەکە دەرێ خوایە بەڕایەکی زۆر گەورەمان توش بووە لە کۆرمانی کەیەوە یعنی خۆ هەموو ئەوە ئاشرایە خۆ بەخۆشیان دەزانن قابلە ئەو هەموو دام و دەستگایان هەیە ئەوەی نەزانن باشە کەواتە ئێستا بۆ نمونە ئەو قەیرانی لەگەڵ هەرێمی لەگەڵ بەغدا هەیەە
باز لەوە دەکرێت کە بەغدا دەیەوێت هەرێمی کوردستان لە قاڵب بدات و ناوێت هەرێمی کوردستان گەشە بکات دەیەوێت بچووکتری بکاتەوە پەیوەندی بە بەغدا و هێونێتی بەغداوە یاخود پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە خۆی بچووکبوونەوەی هەرێم معنای بچووکردنەوەی چییە؟ ئەتۆگە پەرلەمانت بچووک بوو دادگات بچووک بوو دەستەی نەزاهەت بچووک بوو ئەوە معنایە هەرێم بەخۆی بچووک دەبتەوە چێوانەی بچووک کردەوە چێ پەرلەمانی داخست چێ وەڵامی پەرلەمان ناداتەوە چێوەی کردیە دادگا بەو مەهزەلەی ئێستابی کە هەموو خەرچی کوردستان دەزان قەراراتی حیزبیش نییە زۆر شخصیە زۆر ئیلا دەرەجە ئەم محکمەی وهام لە تاریخ نەدی وەڵامە لە ناو شۆڕش ئەمن ساڕەکی سەرۆکی دادگا بووم بەڕاستی ئەو پەری سەربەخۆیی تێدا بوو لە شاخیش هەموو قەرارەکان دەستم زۆر لە شاخ حسابی عەدالەتەکی زۆرمان دەکرد بەڵام لێرە هیچ شەک نییە یعنی زۆر بەداخەوە حاکمەکانیشدا بابی ئەوەی قبول نەکرام یەک جار خۆ پیشاندانی حاکمەکانم دیش ئەوی لەسەر موچەی بوو بەداخەوە دەبابی برێن ناوەڵا ئێمە دەسەڵاتی سێم لە هەموو دنیا ئەساسە ئێمە سربەخۆیمان دەوێ ئەینی ئێمەش هەموو پشتیوانیمان لێ دەکردن بەڵام ئەوە کووردا و دەسەڵات خۆی وا بچووک دەکاتەوە خۆی ئەو میلەتەی بچووک کردەوە خۆی مەسەلەن قسەی قەدیم هەیە دەرێ شێرەکانی خۆتان مەکوژن دوای ڕێوی خەڵکی پێتان فێر دەبی زۆر قسەی جوانە ئێستا ئەو شێرە پیاوە گەورانەی کوردستانیان لە زیندانن یان محاسەرن یان سزا دراون ئێتو کەوایان لێ دەکەی طبعا ڕێوی خەرچی پێت فێر دەبی ئەوە بەڕاستی دەسەڵاتی کوردی خۆی سەرچاوی ئەوەیە کە هەرێمی کوردستانی وا بچوو کردەوە یخۆ هەرێمی کوردستان گەلە گەورە بوو بزانە هەرێمی کوردستان تعاملی عسکەری لەگە دەکرێت لە ئاستی جیهان زین تعاملی عسکەری معنەیە بەمعنە لە ئینسانی و ئیداری و سیاسی و قانونیش ڕەت بووە تعاملانە ڕەت بوو ئەو زەکەیش عسکەری چکە تعاملی عسکەری لە عالم لەگە دەوڵەتانیش بڕک زەحمەتە لەگە کوردستان ڕاستە خۆ کرا یعنی دەرگای دنیای لە بۆ کراوە هەموو کوردستان تاییدی کردن هەموو خەرک لە گەریان بوو ئەو هەموو پێشێلکاری گەوریان دەکرد خەڵک دەنجی نەدەکرد چاودێریان لەسەر نەبووە هەموو مەجالێکی درایتێ ئەو دە شکستی هینایە یعنی تەمەشاکە پارەی هەموو دنیای لە بۆ دەهات ڕۆژ ئاوای لە بۆ دەهات لە بەغدای لە بۆ دەهات ئی نەوتی لە بۆ دەهات ئی داهاتی دارایی خۆمانی لە بۆ دەهات ئێتو لە هەموو شتێکی شکستت هینایە چۆن تازە لێرە بەولاوە ئەتو دەسەڵاتت پێ بەڕێوە دەچی ڕاستی یعنی قەیرانی گەورە لەوەی داهاتوە چکە یارمەتیەکانی دنیای زۆر کەم بوویتەوە ئەو پاڵپشتێ نامینێ و عێراق ڕاستی ئیشی خۆی دەکا ئەو عێراقە و میلەت لەگەرت نییە ئەحزاب لەگەرت نییە حیزبەکەی خۆت لەگەرنی وەرا من یعنی حیزبی دەسەڵات لێک دەدەمەوە بزانە لەگەری نییە چۆن یعنی مامۆستا چۆن حزب لەگەڵ ئەو دەسەڵاتیان وردەکارێکی چۆنە چەند حیزبی دەری بۆ نمونە یعنی حیزبی یەکەمی کوردستان برایانی پارتی دیموکراتی کوردستانە 500,000 دەنجیان لە کوردستانینە ئێ باشە وەرە بە حیسابی بکەین لە کۆنگرەکەیان نزیکەی 800 ئەندامیان هەبوو هەر ئەندامە چەند تەمسیلی 1000 کەسێکەکەواتە 800,000 ئەندامی هەیە ئەو حیزبە ئەی لەبەرچی 500,000 دەنجینە کاکە لە ناو هەولێر 107 دەنجینە 107ەکە چۆن باوازح بی یعنی نسبەی دەنجی برایانی پارتی ئەگەر دابش بکەی بەسەر نسبەی دانیشتوانی ناو هەولێر ئەم مەقسەدەم ناو شاری هەولێر 107 دەکا یعنی کەواتە ئەقەلیەتە زۆر کەواتە وازح دیارە میلەت لەگەنی وڵا لەلایەشکەش میلەت ئەوەندە تووڕەیە لە دەسەڵات حتا لە مەعارەزەش تووڕەیە حتا لەوەش تووڕەیە کە یەک سەلامەکی لە دەسەڵات دەکا واللهی ئەگە یەک ئازایە بەعستە مەتحەکی دەسەڵات دەکا بزانە ئەو میلەتە چۆن بایکۆتی دەکا تەماشاکە وەزا گەیشتە چڕات دەک ئەم تەعجوم دێ ئەو دەسەڵاتە چۆن دەوێری لەنا ئەو میلەتە بژی کە ئەو میلەتە هەروە خۆی حازرەکە گورزەکی زۆر گەورە لەو دەسەڵاتی بدە یعنی نازانم دەبی ئەو هەست پێ نەکە باشە مامۆستا بەڵام لە ماوەی ڕابردوودا مەسەلەن لە یادی دەست بەکاربوونی 4 ساڵی کابینە و کابینی حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن لە زۆربەی شار و شوارەچکەکان و دەواازەکان فلکسێکی گەورە ڵواسرا بوو کە سەرۆکی حکوومەت سەرۆکێکی خۆڕاگرە بەرامبەر قەیرانەکان بەرامبەر شەڕی داعش بەرامبەر بە ئەو هەموو نەهامەتیانی ڕوبەر و هەرێمی کوردستان دەبێت هەر لەسەر پێی خۆی وەستاوە بەڵام ئەوەش ڕاستی تێدا نییە واللهی برێمچی دەزانی لە عێراق
هیچی لەسەر هیچ نەمابوو ئەم دەمدی دەیانگۆ 29 ساڵە عێراق پێش دەکەوی لە ژێر سای سەید ڕئیس ڕسمی سید کاکە دەزانیت ئەو جیانەی دنیاە کە بە خۆیان هەبێن پێویستیان بە ڕسم نییە ئەگە تێبینی بکەی لە وڵاتانەی کە وەلەوە ئێستا لە هیچ وڵاتە چ نمایە ئەو وڵاتانەی کە ڕسمی سەرۆک و ڕسمی فلان کەس دەکەن ئەوە زەعیفە يعني سەرکردەکە زعیفە بۆیە پێویستی بە ڕسمی حتى لە عێراق يعني عێراق دەوڵەتێکی لە عالم بە فاشی لە حیسابە یەکە ڕسمی محەممەد شیع سوودانی کار ڕسمی سەرۆک کۆماری کار ڕسمی لێ ناتە ڕاستیەکە پێویم يعني ئەوە ئەو سەردەمە نمایە دوای ئەمن زۆر شەرمێ دەکەم وەچی دەبینم مەتحی سەرکردەی کوردەکەن ئەم جێم لێ بوو سەرکردەی کورد باسیەوەی دەکرد کە کوردستان خەتی سوورە ئەی هاوار لەو قسەی یعنی زۆر ئەمن شەرمم دەکرد کاکە عێراق نیوەی کوردستانی داگیر کردیا کاکە تورکیا نیوەکەی تری داگیر کرد کاکە ئێران بەکەی خۆی دێت کام معارزی بێ لە ناو کوردستان تیرۆری دەکا ئەوە خەتی سووری چێ هێڵی نازانند ئەوە چیا لە بێ دەسەڵاتی نییە هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستانیان خۆمان وامان کردیان خۆیان ویان کردووە نەحر بەتاکید یعنی ئەم دەرێم ئەو میلەتە یعنی شتی وها لە دنیای میلەتی وها باش نییە لە بۆ دەسەڵات و لە بۆ حیزب و لە بۆ قیادە ئەنیە تو بڕۆ تەمەشاکە لە شاخی چێ ئەو لە باوشی ئەو میلەتە ئەو قیادانە ژیاون و کە هاتنەوەش و هەتا ئێستاش ئەو میلەتە زۆری ئۆپشن بەو دەسەڵاتیدا زۆری لێبوردن کرد زۆر بەڵام دوایە دەسەڵات زۆر زاڵم بوو بەرامبەر ئەو میلەتە ئێستا خۆیان و تەبەقەیەک چی باشە لەو وڵاتەی بردیتیان بە ملیارات یعنی ئەمن 4 ساڵ لەوە پێش ئەلەکزەندەر هێک ینی سەفیری ئەمریکا لە بەغدا گوتی سەرکردە کوردەکان 116 میلیارد دۆلاریان هەیە تاوان 4 ساڵەوە پێش ئێستا ڕەنگە 250-300 میلیارد ڕەنگە 100 تەن بزێرە چیانە بەڵام ئەدی لە بیرمان چوو مارکۆس چەند 65 تەن زێڕی هەبوو لەگەر 1000 ینی 100 میلیارد دلار ئەی چی بەسەر هات یان فلان ڕئیس ئەوەی پارەی هەبووە ڕئیسەکانی دنیای ئەوەی سەروەت و سامانیان میلەت بووە ئەتا ئێستاش ناویان هەر ماوە وەکو ئەستێرە لە ئاسمان ئەوانەی سەروەت و سامانی ڕاستەقینەشیان پارە و پول و زێر بووە ئەوەندە ناشیرن بووینە کەس ناوێری باسییان بکە یعنی سڵاحەدینی ئەیوبی کە مرد 37 درهەمی هەبوو ئەوە پارە بەڵام مەملەکەتەکی بەجیهێشت هەموو شەرق ئەوسەت و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەی دەگرتەوە ئەوی بەجێشت سەرکردەی کوردی ئێستا پارە و پول و زێڕەکی زۆری هەیە بەڵام ساحێبی کیلۆمەترێک لە خاچی سیادەی کامیل نییە تەمەشاکە یعنی ئەو معادلانە وایە لە تاریخ و لە ئێستادا مامۆستا ئێستا کێشەیەکێ لەگەڵ بەغدا وتیان دوای بوو جە مەسەلەن زۆر ڕەخنەش لەسەرەوە گیراکە تکایە بڕۆن لەگەڵ بەغدا ڕێکەوە بۆ ژیان و گوزەرانی خەڵک باش بێ و بڕۆن ئێستا وەکو هەندێک لەوانە کە پشتیوانی لە خیتابی چینەتەوەی تقریبا شبه ناسیۆنالیستی دەکەن دەڵێن کە ئەو خەریکە خۆشمان تەسلیمی بەغدا کەین بەڵامەوە تا بەغدا مەعاشمان ناداتێ بەغدا موچەمان بۆ نانێرێ پارەمان بۆ نانێرێ ئەوەیان خەتای بەغدایان خەتای هەرێمی کوردستانە بە تایبەتی ئێوە لە ناوەندی توێژینەوەی ستاندەر وردن لەسەر هەموو پرسەکان دەزانین چۆنە ئەم جێم لێ بوو لەو قسە و گفتوگویانە زۆر بەداخەوە ینی ڕەوشەن بیر یان سەرکردە هەیە مامۆستای زانکۆیە یان مامۆستای ئاینیە ئەو هەموو وەزع دەبینی یەقێ ئەو میلەتە فەقیرێکی درێ خەتای ئێوە بوو ئێوە گوتانە دەسەڵاتی کوردی نفتی تەسلیم کە هیچ بەجێ ئەوی کرد تەمەشاکە ئەو قسە چەند گوناحە یعنی دەسەڵاتی کوردی یەک شتی بەجێ ئەو میلەتەی نەکردی ئەسڵەن پێی گوتی ئێوە هەر دەپەڕن چ دەکەن هەرچی دەکەن بلوختن بکەن یعنی ئەسڵەن جاروێ گیراون یعنی لە مامۆستای پیری اختیاری وها دراوە لە مامۆستای ئاینی دراوە مامۆستا سەدان مامۆستای ئاینی سزا دراون فەقیرانە یعنی زۆرترین سزا لە ڕۆشن بیران ینی ئەوە وای سەوا لە ژۆرێنە فەقیرانە لە زیندانینە یعنی ئەوە زۆر پێم عەجیبە ئەو ڕۆشن بیرانەی سەر بە دەسەڵات ئەو قسانە دەکەن کاکە وەختێک ئێمە کە نەفت دەرهات گوتمان کاکە نەفتی دەرمەکەن کورە خراپە بەجێیان نەکرین کە نەفتیان دەرهینا ئەو کاتێک کە عادل عەبدولمەهدی گوتی کاکە
ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتمان بدەنێ با حراز نەبم 170ەکەتان دەدەین ئێگورە گوتمان کاکە تەسلیمکە کاکە بیدا نەیان کرد هەرچی دەرفەت هەربوونیان کرد ئاخیری لە دەستیان دەرهینان نەک خۆیان تەسلیمی کردبی محکەمەی پاریس قراریدا و تورکیاش نەفتەکەی لەسەر ڕاگرت ئەمە ڕەنگە چەند جار لەو شاشەی ئێوە گوتمیانە باسمان کرد کە تورکیا و نەفتەی ڕدەگری لەگە عێراق ڕێک دەکەوی 10 ساڵ لەوە پێشتریش باسمان کردیا ساڵانە هەموو جارێت و بارەمان کردێ ئێستا ئەو هایە یعنی ئەتو نەوت تەسلیمی عێراق نەکردیا و هەتا ئێستاش نەوتیان لە دەستاندی ئەوجا و ڕەوشن بیرانە وەرن ڕاستەکەی برێن لەبەرچی دەسەڵاتی کوردی ئەتو ئەو نەوتە تەسلیمی بەغدا کرد وەرە دەسەڵاتی کوردی ئەتو لەبەرچی ڕێفراندۆمت سڕ کرد چێ ڕفراندۆمی سڕ کرد حکومت سڕی کردی بەڕسمی ئەو نوع ڕۆشن بیرانە دەرێن خەتای میلەت بوو خەتای فلان حیزب و خیانەتی کرد خەتای نازم کوورەکەکە چێ بە حکومەتی گو ئەم نەتا ئێستاش کۆمەڵک پرسیارم لەسەر ڕێفراندۆمی هەیە یعنی لەبەرچی ئەنجومەنەکەی ڕێفراندۆم تێکچوو ئەنجومەنە بچیانێ چێ گوتی تێکی بدەن چێ گوتی ینی بە ئەمری چێ حکومت سڕی کرد لە پاشان لەبەرچی هەتا ئێستا یەک قسەی لەسەنی باشە ئێوە نارێن تاپۆی ڕەشا وڵی ئەمن زۆر پێم خۆشە تاپۆی ڕژبی هەر زۆر لە ناو درەوە ئێدە تاپۆی ڕەشەکەی بەکاربین ئێستا عێراق هەوا دەزانی ئەم قسەچی دەکەم بڕێک ناخۆشە ئەو دەسەڵاتە ئێمەی چەماندەوە هەموو خەڵکی مەی چەماندەوە ئێمە سەرمان گەیشتە ئاردی هەندەی چەماندینەوە ئێستا حکومەتی عێراق و ئەولا عینی ئەو دەسەڵاتی وا دەچەمێنەوە وا سەری گەیشتە ئاردی کاکە ئەگەر ڕاستە و ئەو خەنجەرت لەبەر پشتەیە ئەو تاپۆیەت دەری بینە بەکاری بینە ئەتو لەبەرچی دەری عێراق وایە عێراقە تورکیا ئێرانە داگیرکەرن ئەوانە ئەتو نابی برێ گورگ ئەرێ مەڕم دەخوا کاکە تەبیعەتی گورگ ئەوەیە مەڕ دەخوا ئەتو خۆت ئارێ گورگ دەبی برێ ئەرێ گورگەچی بەڕەحم بە یعنی ئەتو ئەگە ڕاستە ڕاست دەکەی و تاپۆیە و شکست نەینایە وەڵا ئەمە هەموو پشتیوانی دەکەین بەکاری بینە و بابیکەین بەڵام وەرە تەمەشای دنیایەکە وەرە تەمەشای راپۆرتی نێودەوڵەتی بکە وەرە تەمەشای سیاسەتی سەرکردایەتی کوردی بکە دەزانین چی بە وڵاتی کردیا چی بەو میلەتە فەقیری کردێت چی بە ڕەوشنبیران کردیا چی بە مامۆستای ئاینی چی بە پێشمەرگەی کردیا یعنی پێشمەرگەی والی کردیا ئەسڵەن مقاومەی هەر پێ نەکرێ هەر بەرگری پێ نەکرێ ئەو قسەیەکی ئەمنیشە ناخۆشە بەڵام لە بەزمانی کوردی بابیکەین ئەنی وەرە وەزارەتی وەزعی وەزارەتی پێشمەرگە تەمەشاکە ئەوە چوو هەزعەکە تێدایە ینی چییە وجودی مبەڕیدی کاکە حیزب نابی حیزبی چەکداربی پێشمەرگە نابی حزبی دەبی میلەت بی بە ئاشکرا نمایش دەکرێت بە ئاشکرا فلان حیزب دەرێ ئەمن ئەوەندە چەکدارم هەیە ئەوەندە هێزە ئیمنە ئەوەندە ینی ئەمە قسەکت پێ برێم بەڵێ باو قسە بڕک گرنگە لەبارەی دیسپلین خۆی ئەم باهر برێم پێشمەرگەی من نیزامیە یان هێزی چەکداری من وایە جۆری دیسپلینەکە تعریفی چەکداری تو دیاری دەکا بزانە ئەمە لە ناو شۆڕش بووین خۆڕاستە ئەمەش میلیشیا حیساب بووین بەڵام چ میلیشایەک ئێمە قەت هێزەکمان نەبوو ناوی هێزی فلان عشیرەت لیوای عشیرەتی ئێکس فەوجی کاک فلانی شتی وامان نەبوو ئێستاوە چ مەهزەلەکە لە کوردستان دوو عشیرەت لە ئاکرێ بە شەڕ هات خۆ پێمان ناخۆشە شەڕ عشیر لە وەزار بخۆم بە وەزیری پێشمەرگەم بۆ ڕەنگە جێی لێبی ئێستا قسەکە گوتم ئەرێەوە چۆن دەبی دوو عشیرەت لە ئاکرێ بە شەڕ هاتن پێشمەرگەکانی وەزارەتی پێشمەرگە هەمووی چوونن هەریەکە چۆن ڕێزی عشرەتەکەی خۆی هەفتەچێ وەرگەڕانەیەک کە شەرتەوە بۆ هاتمە وەزارەتی پێشمەرگە ئەوە لە چێشتی و های دنیای هەیە ئەوە چیە کاکەەوە چۆن دروست دەبی ئەوە چۆن دەبتا ئامانج ئەوە چۆن حکوومەتی پێی بەڕێوە دەچی کاکە ئەو ئیشانە هەموو خۆمانین با هیچ باسی عێراق و تورکیا و ئێران و دنیا و مەئامەرات نەکەین ئەوەی ئەو جارە بەسە کوردی خۆمانی باش مامۆستا ئێستا خۆت لە ناو تاریخیشدا بووی لە ناو شۆڕش و شاخواانە بووی مەسەلەن لەو چەند ڕۆژەی لە هەندێک قسەی کاکەمال کەرکوشی بڵاو کرایە و باسی کارەساتی هەکاری دەکرد مەسەلەن ئەویش ئەو مێژوەش مەسەلەن کە لە بڕێوەی پەندی لێوەرگرین و شەڕی براکوژی نەبێ ئەویش بە زۆرێکی تر شێوێنرا و بە زۆرێک مامەڵی لەگەڵ کراکە ڕەنگە برینی کۆمەڵی خەڵکی کولان بێتەوە لەو بارەیەوە مەسەلەن ئەوە سوودێکی هەگەر بین مەسەلەن ئەو برینانە بکلێنیەوە مێژوش چاواشە بکرێ واللهی دەزانیت لە شەڕی براکوژی ئەمن بڕک هەڵوێستم جدایە دەبی مادەمەیە ئینساف ڕاستی بی
من لە شەڕی براکوژی ئێستا حالیان هەرچی هەیە خەتای برادرانی پارتی دیموکراتی کوردستانە بەس لە شەڕی براکوژی زۆری خەتای برادرانی یەکێتی بوو کام بەشێک بوویمە تێیدا بەڵام ئەوە ڕۆیە ئەوە تاریخکە و ڕۆیە ئێستا ینی زۆر ناخۆشە کە قسەک دێتە گۆڕێ کەس نازانی چ دەرێن ئەرێ علی عسکەری چۆن دەرێ وەڵا ئەوە ئەمەیان هەر خەرتان و ئەمە نامە ینی ئەو قسە منطقیش قبول ناکە ئەگە واژ بوو دەبوابی مادەم وایە مادەم هەر خەرە تێنرا بوو دەبابی ئێوە عەفیف ئەی مۆزوعانە بەڕاستی زۆر باش نییە ئەسڵەن شەڕی براکوژی ئاو چووە وەجارش کە دووبارە نابتەوە ئەو قسە و گفتوگۆیانەی ئێمەش دەبی دووربی لەوەی و کوردستان ئەگە ئەو ئیشەی بکات دەست لە بۆ جمو جۆلی سەربازی بکە ئینتیعدەک ئینتیحارە نەک خۆکوژی ینی هەر معنایەکی هیچ ئەکی داگاداری بە ئاشتی ئیشاڵە ئەو وەزعانە دەبێت ئیشاڵە ئێمەش پێمان خۆشە خۆ باسکردنی بۆ ئەوەی ڕای عام لەسەری بێتە دەنگ مەسەلەن ئێستا تۆ دەزانی لە 2 هەفتەی پێش و کڵاو قاسم و کەپچی حەمەداغا ینی هێزی بۆ چۆتەوە ئەوە کارە سات نییە زۆر ناخۆشە دەزانیتە ئەو جمو جۆڵە عسکەریانە جارشکە و چیل لێ دەکا ئەخر هەم بزانە یعنی دەستوری عێراق بۆ یەک دەتوانی سکاڵە لە ئیتحادیەی بکە لە محکەمەی ئیتحادیە برێکاکە ئەوە حیزبی کوردستان حیزبی چەکدارن و دەستوریش ڕێنادا و قانونی ئەحزاب و قانونی چەک وعینی کوردستان بزانە کاتێک کە محکەمەی ئیتحادیەی وەقایعی قەرارەکەی اعتیمادی لەسەر چ کرد کە پەرلەمان و تاوی دەسەڵاتی کوردی ڕاگرت زۆربەی اعتیمادی کردە سە قانونی کوردستان عینی شت ئێستا لە عێراق محکەمەی ئیتحادی دەتوانی بە پێی قانونی کوردستان حیزبی کوردستان ڕاستن ڕاگری حیزبی چەکدار ینی ئەوە چکە لە قانونی ئەحزابی کوردستان و لە قانونی چەکی کوردستانیش قەدەغەیە حیزب چەکداریە ئێستا گزارشکە جمو جۆلی کەپچی حەمەداغا و دۆڵی بالیسان بێتەوە پێش و یان ئەوەی زینی وەرتێ زەین چەند خراپ بوو ئەو مەسەلانە یعنی ڕاستیەکەی خەرچیش هەست پێ دەکات دەری ئەرێ ئەو جمو جۆڵانە دەبی دەستی تورکیا دەبی دەستی ئێرانی ئەوانەی لەگەنەبی یان چکە مەسلحەتی کوردی صرف ئەمنی وەتەنی قەومی ئەوانە ناخوازی کاتەکە ئەو جمو جۆڵانە دەکرێت و یەکسەر گومان دەبی دەری وڵی ئەوە ئەو هێزە چەکدارین تورکیا کە لە کوردستانە پێویستیەکانی ئەوە دیارە کەپچی حەمەداغا و زینی وەرتێ و فلانجێ و فلانجێ ببتێ یان ئی ئێرانە ئەجەوە گەلە خەتەرە بەڕاستی دەستبردن بۆ ئەو بابەتە مامۆستا بیبەستینەوە بەوەی کە دۆخی موچە بەو شێوەیە کە ڕەنگە جەنابەت نەکڕەگە بێگومان دەزانی کە تازە قایمەیەک بڵاو کراوەتەوە قایمەیە نیو قایمەیە ئەنی هەمووی نیە وەزارەتەکانی هەموو تێدانیە و مەسەلەن خانە نشینی پێشمەرگەی تێدانە مەسەلەن کارەبای تێدانی خوێنی باڵای تێدانە ڕۆشنبیری تێدانێ مەسەلەن ئەگەر بەو شێوەیە بڕوا ئەو برینانە هەر لە ناو خۆدا گەورەتر بکرێن ئایندەی موچەش لە عێراق بەغداش ئەو فەراغە ناقۆزێتەوە بۆی ملت زیاتر ئەگەر بەدەستیشی بێ بەدەست ئەویش ینی لای ئەویشەوە بێ فەراغەکە گەورەتر کا لە نێوان ملت و حکومەتێرە وڵی دەزانیتە ڕاستی من قەت نابی ئینکاری ئەوی بکەین کە شۆڤینی هەیە لە بەغدا بەڵەوە چاوی بەو هەرێمە جوانەی ئێمە هەر ناداد هەمە هەرێمەکی جوانمان هەبوو بە خۆمان وامان لێ کرد ئێستا بە خۆمان خزمەتی ئەوانەمان کرد ئەنی ئێستا هەر قسە کرد لە بۆ باس بکەم ئێستا لۆزان لەبەر چی وا بە سەلامەتی ڕەت بوو ئەدی پار ڕئیسی تورکیا خۆ 100 خەبیری جیهانی بان کرد خەبیری تورکی هینا قسەی لەسەوەی کرد کە 100 ساڵەکەی عملیاتی عسکەری و ئیش دەکرد بەڵام کە دیتی هەرێم وا لاواز بووە پێویستی نەکرد ینی ئەگادار بین ڕاستی هەرێم ئەوەندە لاواز بووە پێویستی بەو مەعامەرە و مەلەفاتە تاریخیانە نەکرد تورکیا بێتە مەیدانی عینی شت ئێستا عێراق هیچ پێویستی بۆی نییە کوردستان لە قالبدا کوردستان دەسەڵاتی کوردی خۆی وا لە قالبیدایە خۆی وا لە تەنیشت گۆلی خۆی پەنەرتی دەداتە ئەولا و هەرچی دێ گۆلیشی لێ دەکا ئەجە یەک لەوانەش زەنە موچە هیچ گومان تێدانە ماوەچ کەمیتکە ئەو مەلەفە دەستە محکەمە ئیتحادی یان دەستەی نەزاها وای لێ دێ ئەوەشی لە دەست دەکەنەوە و مستحقیشە لە دەستی بکەنەوە دەزانین لەبەرچی لەبەرەوەی ئەو موچەیە کە دێ لە بۆ موەزەفین بەشی دەکا بەڵام ئەو دەسەڵاتە کە وەری دەگری چی لێ دەکا تەخشان و پەخشانی دەکا
ئەمن جێم لە قسەچی بوو لە پاش دەژنا گرنگ بوو ڕۆژنامە و میدیای کوردی ئیحتیمامیان پێ نەدا. والی بەسرا قسەچی لەگە والی هەولێر کرد عەبرە الهەوا، وەکیامێن ژمارەی دانیشتوانم 2 هەنچی هەولێرە و بودجەیت و 3 هەنچی ئیمنە، بەڵام ئەمێن هەموو مانجێ لە 18 مانگ موچەی هەموو فەرمانبەران دەدەم، بنزینم کردە 450 دینار، گازی دەدەمە موەلیدەکان، ڕیعایی ئیجتیماعی دەدەم، پارەی تەڵەبەی دەدەم، حسابی کرد 12 مەسروفات لەو میلەتی دەکا. ئێگوتێت و موچەشت پێ نادرێتێ. ئەوە لە هۆکاری چییە؟ من دڵنیام ئەگەر حکوومەتی هەرێم نای ئەو کە ناوی لێندرە حکوومەتێرم وازمان لێبینی ئەو پارێ ئێمە هەولێر بە خۆمان وەریگرین، سلێمانی بەخۆی وەریگری، دۆک بەخۆی وەریگری، بەشێ موچەی دەکا و بەشی پرۆژەش دەکا و بەشی ڕیعایی ئیجتیماعی و دەتوانین بنزینیش بکەینە 450. یعنی بەڵام گوتیانەوە خیانەتە مامۆستا، خۆی حیساب گوتیانەوە خیانەتە، هەتا مەسەلەن قسەیەک هەبوو کە پەرلەمانتارێک هەرچەندە دوایە گوتی تۆزێک لەبەر خاتری خاتران وتی وام نەوتووە، وتیان بەغدا و توێتی ئێمە خۆمان موچەی فەرمانبەرانی هەرێمدا بەش دەکەین، بەڵام هەرێمی کوردستان وتیان نەخێرەوە ئینتیمای نیشتیمانی نامێنێ و ئەوە خیانەتە، یان کە سەروبەندی ئەوەی بودجە پەسەند کرا کە سلێمانی ئەو لەناو بڕگەی ینی جێکردەوە کە ئەگەر هات و ناعەدالەتی کرا لە هەرێمی کوردستان بودجەی سلێمانی بەتایبەت بێوتیان ئەوانە تاقمێکی خیانەتکارن، ئێستا ئەو بە خیانەت وێ نادەکرێ و قسەی جەنابەت دەکەی. وڵی کەس نابی لە ئەنی احترامێکی گەورم بۆ جەنابەت مەبەستم وێنای ئەوانە نابی کەس لەو قسەی بترسێ، چکە ئەوانە بە یەکەکی برێن خائین، ئەم دڵنیامە پیاوەکی زۆر زۆر چاک، چکە ئێمە لە فەرهەنجیش لەگە ئەو دەسەڵاتە لێک جوین، ئەو میلەتە لە ژیان، لە ئاین، لە تعلیم، لە ئەخلاق، لە فەرهەنجی کەلیمات و مستەلەحات، لە ئاو هەوا، لە خەستەخانە، لە هەموو شتێک لێک جوین. ئەمە زۆر تەبیعیە ئەو دەسەڵاتە بە ئێمە بارێکێک برێ خائین تەواوە حەق خۆیتی و ڕاستی دەکە ئەمە خائینین لەگەریان لەبەر ئەوەی ئەهلی فەساد مەسلحەتە چ تایبەتی خۆی هەیە، ئەهلی فەساد وەتەنی نییە، لە چێن دەرێ فەسادی هەبی ئەوێ وەتەنیتی، ئەگە داعشە تعامل لەگە داعشکرا بە دەرمان، بە چاک، بە پیکابی یابانی، یعنی ئەو جارە ئەگەر لەگە تورکیا هەبی، لەگە تورکیا، لەگە ئێران هەبی، لەگە ئێران، لەگە عێراق، لەگە هەرچی چێبی، ئەهلی فەساد لە دنیاە ناسنامەی نیشتیمانی نییە هەتا بتوانی ئەو بە خەڵکیت کە برێ خائین و ئەوە ئەجە دوایێ ئەگەر بۆ خائینەکە کە خەڵک مۆزەفین داوای کردیەکە کە موچەکەمان لە بەغدا ڕاستە وڵەوە منە و داوایم قەت نەکردیە، بەزەم جێم لێ بوو داوایان دەکرد، ئێت و کەنەیان دەیە لەوێ ڕادی ئەتو دەورت چییە؟ یعنی ئێستا ئەوەی حکوومەتی هەرێم دەیکات دەوری یەک مدیریەی عام دەجێڕی لە کوردستان، پارە لە بەغدا ئەرێ هات نەهات، بنزین لە بەغدا هات نەهات، دەرمان لە بەغدا، هەموو شتێک لە بەغدا ئێوەتمانای مدیریەکی عامی، باشە دی ئەو هەموو داهات و باج و خەراج و خاڵی گومرگیەکان و کاکە یەک ئیش ئەم برادرێک هات بە قەلەم و دەفتەر لە بۆی حساب کردم، ئەو گاز و بنزین و غازەی کە ڕۆژانە لە کوردستان دەدرێتە سیارەکانی کوردستان کە نزیکەی 2,400,000 گوتی تای موچەی کوردستانی پێدەدەی، یەتیوە لە چێ یادیوانە؟ ئەم پێیان دەرێم بە تەنها ئەوەمان تەسلیم بکەن، بەس ئەوە ئەو پارەی غاز و گاز و بنزینی سیارەی کوردستان کە دەدرێت تەسلیمان بکەن، ئەمە موچەی فەرمانبەرانی هەموو کوردستان دەدرین، ئەوکە هەموو لە بۆ خۆیان خاڵە گومرگەکان ملیارات دۆلارە با لە بۆ خۆیان بی، ئەو باج و خەراجێک کە لەو میلەتە فەقیری دەستین هەموو لە بۆ خۆیان، یعنی من جارە قسەکەم کرد یەکسەر ئەوەندەیان وەرگرتووە، خۆ ناکرێن نمونەی بە سەدامی بینەوە قەت، چکە سەدام ئەلحەمدە بەس لە بۆ دەسەڵات چاکەی هەبووە، ئێستا ئێران بەس لە بۆ دەسەڵات چاکەی هەیە، تورکیا بەس لە بۆ دەسەڵات، یعنی لە بۆ میلەتەوە هیچ قازانجەکیان نەبووە، بەڵام سەدام زۆر لە بۆ دەسەڵات چاکەی بوو، بەڵام نمونەی لە بۆ دەینەوە لە سەچی حیساری لەسە بوو، هیچ شتێکی داهاتی نەبوو، بەڵام بایعی دەدا و باج و خەراجشی لەسەر میلەت دا نەسەپاند بوو. ئێ باشە حکوومەتەکانی خۆشمانی سەرەتا هەتا ساڵی 2023 خۆ چ داهاتی نەبوو، یەکا باج و ئەو باجی ئێستا لەسەر میلەتە کا لە سەریاندا نابوو،
موچەی مانگانەش وەڵام جارێت لە 28 مانگ موچەی هەمووی دەدا بەکانی کاکەەوە هەمووی واقعی و حەقیقیە یعنی ئەمە ئەوە دەڕێن خائینیان نانێن خائین ڕەنگە خەرگەلێک لەو کەلیمی بتر لە کەلی چکە دەسەڵات بڕۆ بەس کۆمنتەکان تەمەشاکە کاتێک کە ناو لە یەکەچێن خائین یان خۆفرۆژ یانە تو سەر بە فلان جێی و فلان دەوڵەتی بەس کۆمنتەکان تەمەشاکە یەک کۆمنت نییە تەئیدی بکە یعنی ئەو ئاشکرا دیارەکە کەس باوەڕ بە قسەکانی ناکە مامۆستا باز لەوە کرێت کە ئەگەر بێت و ئەنی نێتێکێس بڕیار بۆم ڕۆژاندێکی پارتی دموکراتی کوردستان بچێتە بەغدا و لەگەڵ شیعەکان قسە بکەوە وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش باسی لەوە کردوکە ئێمە دەتوانین حکوومەتی عراقی هەڵوەشێنینەوە ئێستا قووەتی هەر حزبێک یان حکوومەتی هەرێمی کوردستان لەو ئاستەیە کە بتوانێت حکوومەتی عراقی هەڵوەشێنێتەوە ئەوە مامۆستا ئێمە مۆنتێرەکانیشمان بوون بە سیاسی ئەوە پرسیاری کاک ڕێبین بوو دیارە چێژ لە مقابلەکە دەبینێ لەگەڵ چەند بڵێ دەستیان خۆشبی وڵی هەم جێم لێ بوو زۆر ناخۆشە ئەو جۆرە قسانە ینی محەممەد سعید سەحاف لە عالم ببووە جێی سەرنج لە هەموو دنیا ئەمن ئەو وەزیرانە و ئەو مسەقفانی ئەو نوع لێ دوانانە دەدەن ڕۆژانە بەڕاستی ینی لە بۆ یەکتر دەنێنی خەرک دەرێت تەمەشاکە فلان وەکو نوکتە ئەو بڵاوی دەکاتەوە ئەو بڵای وەکو نوکتە یعنی ئەوە چیات و دەتوانانی حکوومەتی عێراق لە بۆ چیاری ناوەشێتەوە ئەو ڕەحمەت لە بۆ کەینێ هەرگرتیا کەینێ وها بەڕەحم بووی بەڕاستی عیبیشە من گوێم لێ بوو عەرەبی جەدید نەقلی خەبەرێکی کرد بوو دەرێ کورد چەند ناشیرن بووە هەتا دوێنێ ڕێفراندۆمیان کرد و دەیانگۆ عێراق بای و عێراق وا و ئێستاش هەموو ڕۆژەی لە بەردەرگانن و سبەینان پێشی وەزیرەکان لە پێش وەزارەت ڕاوەستاین و دەرکەیان لێ ناکرێتەوە زەنی ئەوێڕژێمێن وەزیری مالی عێراقیم دیت ئەو ئافرەتەکە نازم بڵێن تەیف سامی ناوی تەیف سانی دیتم ئەو هەموو سەرکردە کووردە لە دەورەی بووبوونە تەڵەبا ئەویش نەسیحەتی دەکردن دەزانین چەند ناخۆشە تو دەزانین لە بەرچی دەبیات تەڵەبە و نەسیحەتەکە چکە تو هەموو شت فاسیدە هەموو شت مەلەفر ناشیرنە 12,000 لاپەڕیان لە بۆ خۆیان بردیتە بەغدا بەداخۆ یەک لاپەڕیان نەدەینە پەرلەمان ئەم جارێک جێم لێ بوو سەرۆکی پەرلەمان گوتی 9 جار داوای وەزیرەکمان کردێن نەهاتیە ئەو سەرۆکی حکوومەتیش هەر نایە سەرۆکی هەرێم هەر نایە فلان هەر نایە پەرلەمانی چ هیچ ئەوی نیە ئەدی باشە لە بەو بەغدا ئێستا بەعەستەم ئیشارەتێک بدەن وەرنە پەرلەمان دەچنە پەرلەمان وەرنە بەرامبەر مەحکەمەی دێنە بەرامبەر وەرە کانی یعنی لێرە بەولاوە ڕاستەکەی ئەمن بەم لە جیاتی دەسەڵاتی کوردی استقالە دەدەم زۆر ناخۆشە ئەو بەو گەورەیەی ئێستا بەو بچوچیەی هەموو ڕۆژێ بەغدا ئەو دەردەت بداتی هەموو ڕۆژێت وەفد بی لە ڕێی بەغدا وەفدەك ناڕوە وەفتێک ئاگایلون یعنی وەفد بە وەفتی دەرێ بۆکو هەولێریان گوتی دەرێ بالێک یعنی لە پارەوە ئەگە غەڵەت نەم لێکیان دابووە 98 جار حیزب هەیە سەردانی بەغدای کردیە هەموو حیزبەکانیش ڕەنگە ئەویان کردی حکوومەت چووە یعنی جار وە بووە 3 وەفد بە تاقتەنەئی حیزبەکی لە بەغدایە بووە وەڵڵی ئەم بەڕاستی شەرمێ دەکەم کە یەک جار وها کورد بەو دەرەجەی وای لێ هاتیە ینی ئەو چوونە بەغدا ئەوانە ڕاستی ئەحتیمای ئەی چه ئیستیقبالیان دەکات دەزانی جاران بەبیرت دێ وەفدەکی کوردی دەچوو لە مەتاڕە گەورەترین کەس بەخۆی ئیستیقبالی دەکرد ئێستا کەس ئیستیقبالیشیان ناکە ینی ئەم بم ناچمە جێی وها و حکوومەتایەتی واژ ناکەم ئیستیقالەت دەم دەرێم ئەوە 30 ساڵە ئیشەکەم کرد سەرکەوتو نەبووم داوای لێبوردن دەکەمەوە ماکەن لە گەرێک داگەر پارتی لە حکوومەتی ئیداری دەوڵەت بکشێتەوە ئەو حکوومەت هەڵدەوەشێتەوە ینی ئەوان مهتەمن بە کورد یەکێتی بیان پارتی بێ حکوومەتی عێراق هەڵوەشێتەوە بەڵێ دەخێر دیت زۆر جار ئەو هەڕەشەیان کردیا ئەسڵەن کەس جوابیشی نەداینەوە ئەوە خۆشیان دەزانن هەڕەشەوێن کرێ دەکشینەوە گوتیان حڕیەتی خۆتان وەرگن ئەو هەڕەشەیە سعیف کارتەکی سعیف ئەگەر دەزانن خۆی بچاو قسە زۆر گرنگە ئەم نەو ڕۆشن بیرانەی کە قسانە دەکەن ئەرێ وا بکەن و ئەوە بەغدا وایە و دەیوامە ئێتە باشە بکشێنەوە سەتو لە بۆ چیە ینی چ دەکەی لە بەغدا دەورە بکشێ و هەتاینێ ئەمەش هەڵوێستە گوەرگرین وەرە بە یەکجاری لە بەغدا ینی ئەو قسە بەڕێی من فاسیلە بی لە بینی میلەت و دەسەڵات ینی با یەقەی میلە نەگرن بنێن ئێوە بێ موقفنەوە وەرە دەسەڵاتی کوردی لە بەغدا بەڕەسمی بە بەیانەکی گەورە بکشێوە هەینێ ئێمەش هەڵوێستمان دەبی هەڵوێست وەردەگرین و تەئیدتان دەکەین لەوێ بەڵام تو ناتوانانی ینی ناوێرن بەڕاستی
یان جاروێ دەرێ ئەمە بە تاقیتەنە ئەدی هەبوو تو بکشێەوە تو ئەگە باوەڕ پێێنە بکشێەوە ینی وەکو ئیمانێک ئیشەکەی بکە وەکو باوەڕێک وەکو وەتەنیەک ینی ئێستا ئەتو لەوێ و بەون وەزعی لە بەغدای ئێستا یەقی من دەگری کا من دەزانین دوسێ جار بەمنیان گوتیە لە جەریدە نووسرایە سەر بە مالیکیە سەر بە قەیس خەزعەلیەت سەر بە ڕسمی من و بەکارکە بە قورعان لە ژیانمدا ئەوانم نەدیتێ نە قەیس خەزعەلی دەناسم نا مالیکی یان ئەکرادل مالیکی وەختە چێ ئەویان بەمە دەگۆ بە هەندێک ڕەوشنبی یان ڕسمی بڵاو دەکەنەوە بۆی هەر لە ژیانمدا ئەوانم نەدیتە یعنی کورت کاکە خەرک بە شەرەفە خەرک بە کەرامەتە چۆن دەچی ئیشی وا دەکا دەچی سەر بەولا بەولا دەبی ئەوە بەس فەسادی فاسیدی کوردستان ئەو ئیشەی دەکەن ئەها ئەوە ئەمە بینیمان لە بەغدا کاتێک کە عێراق ڕووخا مەلەفەکان ئاشکرا بوو چێ بوون تێدا ئێستا سبەی تورکیاش با بڕوخێ بە دیار دەکەوی دیستان و ئێران ئەگە بڕوخێ دیسان مەلەفەکان دەردەکەوی کە نە ڕەوشە بیرانی تێدایە نە نووسەرانی تێدایە نە ڕۆژنامە نووسان نە مامۆستای ئاینی نە خەڵک ئەوەی تێدایە ئەهلی فەسادە ئەوانە هەموو ئەوانە ئەو ئیشان دەکەن یعنی ئەوە دەبی بزان بێ ڕوون کرێتەوە بەڵێ دوا سەرنجی بەڕێز مامۆستا مەسعود وڵی دەزانین چیە ئەمە ئەو قسە و گفتوگویانە بە لە بینی خۆمان دەکەین ئەمە تازە هیچتر دەسەڵات داوا لە میلەت نەکە وەرن یەکڕێز بین ئەمە یەکڕێز نابین دەگەر ئەو نوع ئەوەی تو هەموو ماف و هەموو داهاتی منت بردێ و وەرە یەکڕێزیە نابی بەڵام وەرە لە دەسەڵ مادام ئەو هەموو مەلەفانت تەسلیمی عێراق کرد مەلەفەک مایە تەسلیمی ئەو میلەتی خۆی بکە هیچ دەسەڵاتە مەلەفەکەی تەسلیمی ئەو میلەتەی بکەوە ئەمەش زۆر بەڕەحم دەبین لەگە ئەو دەسەڵاتە ئەو ماڵ و سامانەی بردیتی با لە بۆ خۆی بی بە ئەو ماڵە حرامە با لە بۆ خۆی بی ئەمە دەتوانین بە هەموو لایەکمان بینای ئەو وڵاتە بکەینەوە وڵی دەتوانین مادەی 140 جێبەجێ بکەین دەتوانین کەرکوب جێڕینەوە دەتوانین تورکیا لە وڵات دوور بێخینەوە دەتوانین بە داهاتی خۆمان نەک میلەتی خۆمان سێ میلیت کەس بەڕێوە بین برایەتێکی ڕاستەقینە لە نێوە خۆمان هەموو لایەکمان دروست بکەین ئەو میلەتەی هەڵسێنینەوە هەینی عەفوەکیش لە بۆوان دەردەکەین زۆر خۆشی دەبی ئەوانیش دەکەونە خۆشی ئێستا ئەوانیش لە مەترسی دانەکە و ماڵ و سامانە ڕۆژێک لە ڕۆژان دەبێتە هۆی فتنە و لە ناوبردننی خۆیان بۆیان من ئەو داوایم هەیە ئەو سەرنجەم هەیە لە کۆتاییدا زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق سەرنووسەری خسەرۆکی دەستگای ستاندەر و چاودێری سیاسی سوپاس بۆ بەڕێستان لە شاری هەولێرە و لەگەڵمان بوون سوپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ